بە بڕوای هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ماوەی 28 ساڵی ڕابردووی دەسەڵاتی کوردی لە زۆربەی پێشهاتە ناوخۆیی و دەرەچیەکان کە بە سەرگەلی کووردا هاتووە نەبوونی سیاسەتێکی ڕوون و پێشخستنی بەرژەوەندی حیزبی و شەخسی لە بەرامبەر بەرژەوەندیە گشتیەکان داوای کردووە تەنها میلەت باجەکەی بدات. ئەویش دروستکردنی قەیرانی جۆراوجۆر بە تایبەت پێکنەهاتن لەگەڵ حکوومەتی ناوەند دەشڵێن هیچ کاتڕێک نەکەوتنەکان بۆ خەڵکو و داواکاریەکانیان نەبووە، بەڵکو تەنیا دەستکەوتە حیزبی و کەسیەکان بوون. توانین ئێمە لە کوردستانە بە شێوازێکی تر بە دەربڕینێکی تر بڵین ڕێککەوتنی سیاسیەکان لەگەڵ عێراقا لە خۆی لە چوارچێوەی بەرژەوەندی نەتەوەی نابێنێتەوە ئەوەندەی لە چوارچێوە و بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیی و تەنانەت لە نێو بنەماڵەیشدا ئەشخاص خۆ ئەبێنێتەوە. هەموو ئەمانەش لە کاتێکدا کە تۆ ڕێککەوتن ئەەکەی لەسەر ئەم شتانە دوجار بە بەرژەوەندی خۆیان ئەشتێتەوە و لە دژی بەرژەوەندی نەتەوەیشدا بێت. سەرەڕای بانگەشە بۆ ئیدارێکی سربەخۆ لە چوارچێوەی هەرێمی کوردستان و بانگەشەی ئابووری سربەخۆ هەرێم بۆ پێدانی موچەی بەشێکی زۆری فەرمانبەرانی چاوی لە دەرگای بەغدایە. لە کۆتا ساتەکانی نزیکبوونەوەش لە ساڵی نوێ ترس و دڵەڕاوچێ سەری هەڵداوەتەوە کە ئاخۆ بەغدا و هەرێم بەڕێکەوتن دەگەن یاخودنا. هەر ئەمەشوای کردووە هاوڵاتیان لە نائارامی دابن. بەڵام لە کوردستانە منەوەی سەیرەکەم هەندێک جار هەڵەی حەشیمانە ئەبینم، حەشیمانە بۆ خۆیان و هەڵەکەش لە بۆ خەڵک و خەڵک باجەکەیەدا لە دەرەنجامدا. بۆیە پێم وایە کە بەگشتی خەڵک پێویستی بەوەیە متمانەی لەلایەن دەسەڵاتدارانەوە بۆ دروست بکرێت کە ئەمەش لە کوردستاندا زۆر کاڵا، چونکە هەمیشە نیو موچە و ڕوبحە موچە و هەڵوە ئەو هەڵانەی لە ڕابردوودا لە ڕووی سیاسی ئەنجام دران دەرەنجامی خراپ و شومی بۆ هەرێمی کوردستان هینا و خۆشی بۆ خەڵک نەهێنا، چونکە لێکۆڵینەوەکان وارە استراتیژەتی پلاندانانی سیاسیانیان لە ژێرخانێکی لە بارگراوند و ژێرخانێکی ناجێگیرەوە سەرچاوی گرتووە و سەرەوای سامان و پارەی خەیاڵی هەرێمی کوردستان و لە ئەنجامی هەرزان فرۆشکردنی سامانی خەڵک بە کۆمپانیا بیانیەکان هەرێمی کوردستان نەیتوانیوە سیاسەتێکی ئابووری بەهێز پەیڕەو بکات و ڕوو بەڕووی فشارە دەرەچیەکان ببێتەوە. هەر بۆیە تا ئێستاش هەرێمی کوردستان چاوی لە دەستی بەغدایە و خەڵکەکەشی لە ڕاوچەی پێکهاتن و پێکنەهاتن لەگەڵ بەغدا دەژین. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.